بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. طبعا هیچ ئینسانێک نییە لەسەر زەویە بەدوای دڵخۆشی و خۆشبەختیەوە نەبێ. هەر ئینسانێ پرسیارێکی لێ بکەی بڵێ حاڵت چۆنە، ئەگەر خۆشبەخت بێ خۆشحاڵ بێ لەو پاریساناییە پێتەڵێ. ئەگەریش حاڵی باش نەبێ و خۆشبەخت و خۆشحاڵ نەبێ دیسان زۆر بە ئاسانی پێتەڵێ وەڵا باشنی، وەڵا تووشی ئەوە بوو، وەڵا تووشی ئەمە بوو. الله جل جلاله کە ئینسانەکانی خەلق کردووە وا خەلقی کردوون لە ناخیانە ئەو ویستە هەبێ بۆ گەیشتن بۆ خۆشبەختیە. هیچ ئینسانێ نییە حەز نەکا خۆشحاڵ بێ، و بۆ ئەو خۆشحاڵیەش هەموو ئینسانێ هەوڵەدا ڕێگایە بگرێتە بەر پێی بگە. ئیتر هەیە لە ڕێی ڕێگایەکی ئینسانێکی ترەوەڕوە، هەشە لە ڕێی بەرنامەیەک و پرۆگرامێکەوە خۆی دایهێناوە و خۆی دروستی کردووە، هەشە لە ڕێی شەریعەتێکەوە کە الله جل جلاله ناردوێتی. و ئەمڕۆ بە تایبەت لە دنیایە گەر دیقەت بن زۆرێک لە خەڵکی ڕێگایەک عەرضەکە بۆ ئینسانەکان کە ئەمە ڕێگای گەیشتن بە خۆشبەختیە، ڕێگای گەیشتن بە خۆشحاڵیە. ئەنواع خەڵکی هاتووە، ئەنواع ڕێگای تەڕح کردووە بۆ خەڵک. هەیە ڕێگاکەی ڕەقسکردنە، هەیە ڕێگاکەی زیناکردنە، هەیە ڕێگاکەی مەشروب خواردنە، هەیە ڕێگاکەی با بڵێن خوێندن و زانست و علومی دنیاییە، هەیە ڕێگاکەی با بڵێن حیزبایەتی و گروپچێتیە. هەر یەکە و ڕێگایەکی تەڕح کردووە. خۆتان ئاگادارن ئەگەر دیقەت بن زۆر بە ماندوونە ناسانەش کاری بۆ کا و ئەوێ بە زۆر بیکا بە ڕێباز بۆ خەڵک و خەڵک لەسەری بڕوە. بەڵام ئایا ئەم ڕێگایانە ڕاستن، تەواون، ئەوانن کە ئینسانەکانە گەیەنن بە خۆشبەختی بە خۆشحاڵی لە حەقیقەتە کە لە ناخیانە هەست بۆ بکەن خۆشحاڵن و لە جەستە و زوبانیشیانە دەربکەوێ و ئەو خۆشحاڵیە هەتاییش بێ هەر لە دنیایە نەبێ. گرنگ نییە تۆ لە دنیایە خۆشحاڵ بی، گرنگەوەی لە قیامەتە خۆشحاڵ بی. چونکە الله جل جلاله کە باسی قیامەتەکە ئەفەرمی ئینسانەکان تیایە بن بە دوو بەشەوە، فەریق فی الجەنە وفەریق فی السەعیر. گروپێکیانە چنە ناو نەکبەتی و عەذابی هەتا هەتایی، گروپێکیشانە چنە ناو خۆشبەختی هەتا هەتایی. وفەرمێ لە ڕۆژی قیامەتە فەمینکم شەقی وسەعید. هەر یەک لێیەوە لە ڕۆژی قیامەتە یا شەقیە بۆ جەهەنەم یاخود سەعیدە بۆ بەهەشت. فأما الذين شقوا ففي النار. بەڵام ئەوانەی کە تووشی شەقاوەت بوون ئەچنە کوێ؟ ئەچنە جەهەنەم بۆ هەتا هەتاشە تیا بن، خالدین فيها ما دامت السماوات والأرض. ولەوێ زەفیر و شەهیقیان بۆ هەیە و تیایە مێننەوە بۆ هەتا هەتایە. وأما الذين سعيدوا ففي الجنة خالدين فيها ما دامت السماوات والأرض. وانشی کە خۆشبەخت ئەبن لە ڕۆژی قیامەتە بەچی؟ طبعاً بەوەی کە لە دنیایە ڕێبازی خۆشبەختیان گرتوتە بەر. ئەمانە بۆ هەتا هەتایە لە قیامەتە خۆشبەختە بن و خۆشحاڵە بن، دوورە بن لە شەقاوەت. جا بۆیە الله جل جلاله ئینسانی خەلق کردووە و باشەی ئینسانەکانیشی ویستووە، خراپەی ئینسانەکانی نەویستووە. ئەوە ئینسانەکانن خۆیان خراپەی خۆیان یانەوێ و بە دەستی خۆیان گیرۆدەی با بڵێن سزا و ناڕەحەتی ئەکەن لە دنیا و لە قیامەتیشە. هەرەو ئینسانە ئەتوانێ کۆشش بکە خۆی خۆشحاڵ بکە لە دنیا و لە قیامەتیشە. والله جل جلاله لێ نەگەڕاوە ئینسانەکان بۆ شێوە لەسەر زەوی بڕۆن و بمرن و نەزانن خۆشبەختی چییە، خۆشبەختیەکی حەقیقی، بەڵکو منهج و ڕێبازی گەیشتن بەو خۆشبەختی بۆ ناردوون. و ئەگەر بڵین لەکوێ ناردوێتی و چۆن ناردوێتی،
زۆر بە ئاسانی و سادەیی بە یەک دێر پیشانی یاوین لە قورئانە، یەک دێر کە هیچ خاوەنی ڕێبازێک نییە بتوانێ لە دنیاە بە یەک دێر خۆشببختی پیشانی تۆ بە. الله جل جلاله چونکە خۆی خالقی ئینسانەکانە بە یەک دێر ڕێبازی خۆشببختی پیشانی ئینسانەکان داوە. وەگەر بێت و لەو دێڕە تێ بگەین حەقی خۆی پێ بدەین، کاری پێ بکەین، ئینشاء الله ئەگەین بەو خۆشببختیە. و بە هەمان شێوە هەر لەو دێڕەیە الله جل جلاله ڕێگای عەذاب و سزا و ناڕەحەتیشی دیاری کردووە کە پێتەڵێ مخالفەیە مە بکەیت تۆ بۆ هەتایە لە عەذابا بی، چ عەذابی دنیا چ عەذابی قیامەتیش. ئەگەریش بێت و تەطبیقی بکەی بۆ هەتایە خۆشحاڵە بی، خۆشببختە بی، لە خۆشگوزەرانیە بی لە دنیا و لە قیامەتیش. ئەویش لە سوورەتی عەسرە الله جل جلاله سوێن دەخوا فەرمێ والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. هەمومان لەبەر مانە، هەمومان ئەیزانی الله جل جلاله سوێنە خوا بە عەسر. ئیتر عەسر زۆرێک لە زانایانە فەرمون نوێژی عەسرە، چونکە نوێژی عەسر گرنگە. رسول الله صلى الله عليه وسلم فرمى من فاتته صلاة العصر فكأنما وتر أهله وماله. رواية كتيرة فرمى من فاتته صلاة العصر حبط عمله. فرمى هركس نواجي عسري لدس دربشي وكوا مالو من داري تياتشو. وفرمى هركس نواجي عسري لدس بشي كرداركاني بوچالا بيت. يتر هندق لزانا أنا فرمون كرداركاني بوچالا بيتوا لدنيايا بوچالا بيتوا. هندق كتريان كافرمون پوچاڵ ئەبێتەوە بەبەستی ئەوەیە کردداری ئەو ڕۆژەی بە تەنها پوچاڵە بێتەوە. هەندێکیانڵێن کردارەکانی ئەوەی لەوە پێشی کە کردوێت یەمووی پوچاڵە بێتەوە، بەڵام ئەوە سەحیحتر و ڕاسترە کە کردداری ئەو ڕۆژەی پوچاڵە بێتەوە بەهۆی فەوتاندنی نوێژی عەسریەوە. بۆیە ئەم نوێژە گرنگە. الله جل جلاله لە قورئانە فەرمانی پێکردوین بیپارێزین حافظوا على الصلوات والصلاة الوسطى وقوموا لله قانتين. ئێوە هەوڵ بدەن نوێژەکانتان هەمووی بپارێزن و بە تایبەت لە ناو نوێژانە چ نوێژی وەسەط کە رسول الله صلى الله عليه وسلم لە بوخاری و مسلیمە بە نەسی فەرمودە دیاری کردووە نوێژی وەسەطە نوێژی عەسرە، وەکو چۆن لە فەرمودەکەی غەزای خەندەقا هاتووە. وێ بەڕاستی نوێژی عەسر نوێژێکی گرنگە کە الله جل جلاله شتێنی بە هەر شتێ خوارد، معنای ئەوەیە ئەو شتە زۆر زۆر گرنگە بە ئینسانەکانیش گرنگی پێ بدەن. هەندێک ترە فەرمون وەلە عەسر سوێن دە بە زەمەن بە کات بە سەردەم، کاویش بە هەمان شێوە سەردەم و کات و زەمەن ئەویش گرنگە، چونکە بەڕاستی یەکێکە لەو شتانەی کە لە ڕۆژی قیامەتە پێت ناجوڵێ هەتا وەکو پرسیارێ لێ نەکرێ لەبارەیەوە. رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ پێی هیچ کەسێ لە یەکێ لە ئێوە ناجوڵێ هەتا وەکو پرسیاری چوار شتی لێ نەکرێ. هیچ کەس لە ئێوە لە قیامەتە پێی ناجوڵێت تا پرسیاری چوار شتی لێ نەکرێ. یەکەمیان چییە؟ تەمەنی لە چیا بەسەر برد، دووەمیان گەنجێتی لە چیا بەسەر برد، سێمیان ماڵی چۆن پیا کرد و لە چیا سەرفی کرد، چوارەمیشیان ئەوەی کە ئەیزانی چی لەگەڵا کرد کاری پێکرد یاخود پێچەوانەکەی کرد. کەواتە تۆ پرسیارە لێکرێت لەو عەسرەی کە تیا ژیاوی و هەموو عەسرەکە چۆن بەڕێ کردووە و بزات کە تۆ لەو عەسرەیە فترەیەکی تەمەنە هەبووە لەو پەڕی هێزا بووی کە گەنجی بووە ئەوە چۆن بەڕێ کردووە و لەگەڵەوەشە لەو فترەیە تۆ دوو شتێ دەستکەوتووە عیلم و ماڵ، چی لێ کردووە، چۆن دەستکەوتووە و چی لێ کردووە. دوای سوێندەکە الله جل جلاله ئەگەر عەسری نوێژی عەسر بێ ئەگەر عەسری سەردەم و ژیانیش بێ هەردووکی گرنگە، بۆیە الله جل جلاله سوێندی پێ خواردووە. دوای سوێندەکە الله جل جلاله بە کۆمەڵێک ئەداتی تەوکید کە لە زمانی عەرەبیە هاتووە ئین الئینسان لەفی خسر، چوار تەوکیدی بۆ یێنێ، هەندێک گەڵێن سێ تەوکید، چوار تەوکید، چوار دانە جار الله جل جلاله جەخ دەکاتەوە لەسەرەوەی کە تاک بە تاکی ئینسانەکان لە دۆڕانەوە، یەک ئینسان نییە لە دۆڕانانە بێ، هەر هەمووانەگرێتەوە
يتروي كيدعاي إسلامتي أكا وشي دعايناك هر هموي برو دوران وتياچون أروى يعني هر هموي مترسي لدزداني خوش گزاراني وخوش بختي هتایی لسر كزرزقاري نابي چوار توكيدشي بو هناوي إني بو هناوي بو توكيده الإنسانك بو استغراقه بو جنسه وأوج هر توكيدي تياك همو بشرية تقريته لامي بو هناوي لا أوج هر بو توكيده في خسر ديسان أوج فرمون جار مجرور كمعناه التوكيدي تياك كهر هموي أكويت ناو دورانو تياچونو خسارو منديو كزرزقاري نابي إلا كي نبي دواي استثناء كيبو نابي الله جل جلاله كسانك جياء كاتوا كالرقاي خوشبختيان قرتو تبر رقاي خوشبختيش بشي دس فيك بماني كاي فرمي إلا الذين آمنوا إلا أوانا نبي كإيمان يعني هنا بلام شون إيمان يعني هنا وشوي خويا يعني بوشوي جروبك يعني بوشوي حزبك يعني بوشوي كومالجاك يعني يا بوشوي الله جل جلاله طبعا الله جل جلاله إيماني إنسان بوشي ونبيك خوي داواي كردوا ورينا قريلت ولينا كان ليت ومرجنية ولا يخوت إيمان داربي قرنقوية لا الله جل جلاله آية تو إيمان داري ياخدنا أما قرنقا لي رأيات واقع داري بي تو أبي إيماني كتهبي كلالاي الله جل جلاله مقبول به ورقيراو به نك إيمانيك به كلالاي الله جل جلاله مرفوض به أبو العالية فرمي همو إنساني لقيامته لسد دوشت محاسبة أكره لسد دوشت محاسبة أكره يا كم يعني لسر توحيد دوم يعني لسر سنة يا كم يعني لسر توحيد فرسني الله جل جلاله بتنها دوم يعني لسر سنة واتا فيرو كردني توحيد وكو رسول الله صلى الله عليه وسلم أنجا فرمي مش لدو آيات قرآناته يا كم يعني ماذا كنتم تعبدون يو شيت أنا فرس دوميش يعني ماذا أجبتم المرسلين شيت أنا ولامي بيغمبر كان ده هم يو برسياري ليكري إيمان بالله أبو برست باش إيمان برسول الله أبو صلى الله عليه وسلم شويني كوتي لو برسني الله جل جلاله ياخذنا ويا قربيتو إيمان بالله نبي ودوراوي أقربيتو إيمان بالله هبي بس لسر سنة رسول الله وربازي رسول الله صلى الله عليه وسلم ني برسي ودي سان هر دوراوي چونك تو دو برسياره لهر كامي كان درنا چي تياچوي كما لغوريشا ام دو برسياره دي تبردمه من ربك ما دينك وماذا تقول في هذا الرجل الذي بعث فيكم كرسول الله صلى الله عليه وسلم الله جل جلاله بتنها برسبيت علي الله ربما وبشوين رسول الله بوبي علي محمد رسولي الله رسولي من يجبو وأويل لان الله ورسوله فرماني بيكراوه فيراوي كردبي علي دينيش مسلم خو قرلا جقل الله ورسول فرماني ورقرت بي حرام وحلال ورقرت بي شاكو خرابه ورقرت بي حق وبطال ورقرت بي ولا سري سلام نبوي الله جل جلاله بتنها نبرست به أو موحدني ورسول الله صلى الله عليه وسلم وكو بيشوا قبولنا كرد به إطاعتنا كرد به أو براسي دانا برسالتي أو شأننا أو بخود روي بجهنم جابوا براسي أو إيماني كلام آياتها باسكرا أو إيماني الله جل جلاله برسول الله ناردويتي ورسول الله صلى الله عليه وسلم بسر صحابة كان تطبيقي كردو جبجي كردو أو إيمانية مقبولة رسول الله صلى الله عليه وسلم بأخوي تشاودي رجيل يقبو بسريانو أو إيماني بسرا تطبيق كردو وأوانا بو إيمانا كرسول الله صلى الله عليه وسلم بسريا تطبيقي كردون قشتونا توبة الله جل جلاله والله جل جلاله لأن رازيبه رضي الله عنهم ورضوا عنه كواتهتا إيماني إيما وكو إيماني أوانا نبيك الله جل جلاله لأن رازيبه ولا رسول الله أن ورقرتوه بوشيويك الله جل جلاله ناديتي أو إيمانك مقبول نية إيمانك مردودة الله خويا فرمي لقرآن سبحانه وتعالى فرمي
فإن آمنوا بمثل ما آمنتم به فقد اهتدوا وإن تولوا فإنما هم في شقاق. أقرأوا خلقا إيماني بالله جل جلاله وكو إيماني الصحابة كان به أولا سر هداية أقر بشتي تيبكا ولا سر قمرائية لسر دوباركي وشقاق والله جل جلاله طولان ليكاته ولا تكي سورة نساء فرمي نوليه ما تولى ونصليه جهنم وساءت مصيره ويتبع غير سبيل المؤمنين شوين جقل ريبازي من دارانا كيوك الصحابة كأن الله جل جلاله ليان رازبه أفرمي إيما لا يدين بو رقاي خويك قرتو يتيبر ويجينين جهنم وسرنجامك خرابي شبه بو يبي أقادار بي لقضية إيمانا شبه الله جل جلاله شبه ملائكتكاني شبه روجي دوائي شبه كتابكاني شبه بيغمركاني شبه قدري لا ندي لو ربازيك صحابكاني رسول الله صلى الله عليه وسلم لسريبون أما بدمنية كردار بي تطبيقي كي باشا ناكريتو بيبلي من إيمان بالله هي بلان بوشيويك خوما مو نك بوشيويك الله جل جلاله خويه هو يعني أمر الزور بي خلق إيمانكي كالسريتي وبيروي أكا أو إيمانيك خوي إيوه ياخد خلقي كتير بوي دارشتوا نك أو بك الله جل جلاله ناردويتي وداوي كردو يعني خلق هي سإيماني لسر إيماني فلاسفة كاني يونانا خلق هي سإيماني لسر إيماني علمانيا كان خلق هي سإيماني لسر إيماني ديمقراسي خوازة كان لسر إيماني قبر فرستكان لسر إيماني بابلين طاغوت فرستكان أيوة كي إيمانك كالله جل جلاله قبولي بيو داواي كرد بيو ولي بقري ويا أو مقبول لي إلا الذين آمنوا أو أنا نبيك إيمانك الصحيح ودرس يعني أو إيمان صحيح ودرس لك يبي لو سيجي لي رسول الله صلى الله عليه وسلم فرميتي خير الناس باشتريني ناو إنسان كان كي قرني هذا أو جيلي من صحابة كان دواء أوان ثم الذين يلونهم دواء الصحابة كان تابعي كان دواء أوانيش ثم الذين يلونهم تابعي كان أمس يجي لي رسول الله صلى الله عليه وسلم شاهدي خيري بوداون أقر بيتو إيمانت وكو إيماني أوان بيو لا ندي لي أو إن شاء الله تو يكم هنقاونا وبرو خوش بختي إيمانيش سرتالة كيو دس بيكا لنا وكروكي ضلوا باشا دواترية السر زبانة بيبا إقرار دواتري جابيتا كردار لجسيا وبيتا بجراس كردنو چونکە تۆ بێ پشڕاستی ئیمانەکەی دڵە بە چی بکەیتەوە لەگەڵ دەمێ بە کردار بیکەیتەوە وەگەر کردارە نەبێ ئەو درۆت کردووە لەگەڵ ئەو ئیمانەیە کاڕی لە دڵما هەیە و لەگەڵەوەش کاڕی لە دەمما هەیە چونکە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم پێوەری پێداوین بۆ خۆی فەرمێ لە ناو جەستەیە پارچەیە گۆشتێ ئەگەر چاک بێ جەستەکەش چاکە بێ ئەگەر خراپ بێ جەستەکەش خراپە بێ کە تۆ جەستەت چاک نییە فەرمانی ئەڵڵا شکێنێ قەدەغەکانی هەر هەمووی پێشێلەکە باشە مەیە بڵێ دڵم باشە دەمم باشە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم بە درۆ دەخاتەوە ئەفەرمێ کە جەستەی باش نییە ئەوە بەڵگەیەوەیە کە دڵی باش نییە بەڵام ئەگەر جەستەی باش بوو ئینشاءالله ئومێد دەکەین دڵیشی باش بێ ئەبۆ شێوەیە وەگەدار بن إلا الذين آمنوا أم إيمانك بمشي ولا من سانيا دروز بو وردا معرفتي بالله جل جلاله زيادك خشية الله جل جلاله زيادك إطاعي بو الله جل جلاله زيادك لناخي خويا هستكابا آسوديو آرامي وردا لناخي خويا هزب خوش بختيجك بقرا تامو تشيجيو إيمانك رسول الله صلى الله عليه وسلم فرمي ذاق طعم الإيمان من رضي بالله ربا وبالإسلام دينا وبمحمد صلى الله عليه وسلم رسولا ونبيا فرمي بيقومان تامي إيمانك كي أو كسي رازي بوا بپرستراوي وپروردگاريتي الله جل جلاله أو پروردگاري به أو تاك پرستراوي به أو تامي إيمانك ورازي بو به كإسلام ريباز ومنهج ديني بو به ورازيش بو به برسول الله صلى الله عليه وسلم كبيشوا وريبر وقاعدي بو به چانێک لا بدەی لەم سێ ئەسڵات و ئەوەندە تامی ئیمان لە دڵ و دەروون تا دەرەچێت ئێستا کاتێک کە تۆ بینی
نوێژەکەیت و تامی نوێژەکە ناکەی، ذیکرە خوێنی و تامی ناکەی، ختمی قورآنەکەیت و تامی ناکەی، ئەی خەیتە سەر و تار و دەرس تااقەتی نییە گوێ لێ بگری، تامی لێ نابینی. سەبەبەکەی چییە؟ سەبەکەی ئەوەیە تۆ ڕازی نەبووی بە وسییانە. ڕازی بوون پێزانن چییە؟ تەسلیم بوونیەتی، قوبوڵکردنیەتی، پەیڕەوکردنیەتی، کە تۆڵەی من ڕازیم ئەڵڵا جەلە جەلاله پەرسترا و پەروەردگارم بێ. ئایا لە هەموو حاڵەتێکە تۆ ئەڵڵا جەلە جەلاله بە هەڵسوڕێنەری کاروباری خۆتەزانی وەڕازیت بەو کاروبارەت کە بۆت هەڵە سوڕێنێ، هەر چۆنێک هەڵیە سوڕێنێ بە حیکمەتی خۆی تووشی بەڵاو موسیبەتێکە، تووشی خۆشی دەکە. تۆ ڕازی لە هەردوو حاڵەتەکەیە، لەمە شاکری لەوا سابری، ینی بەڕاستی سەحابە بووە، تابعی بووە، پێی خۆش بووە بەڵاو موسیبەتی توش بێ چ جای ناز و نیعمەت لیانە پرسی بۆ ئەی فەرموو ئەجرەکەی زیاترە، ئەی فەرموو ئەجرەکەی زیاترە. بۆ ئیبن قەییمی جەوزی کاتێک کە مەراتیبەکانی عەبدایەتی ڕیزەکە ئەفەرمێ مەرتەبەی ڕیضا لەسەر و هەموو مەراتیبەکانەوە، مرتبەی ڕیضا لەسەر و هەموو مەراتیبەکانەوە. بۆیە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمێ تامی ئیمانەکە ئەو کەسەی کە ڕازیە بەوەی کە ئەڵڵا جەلە جەلاله و پەروەردگار و پەرستراوی بێ بەتەنها. ئایا پەرستنەکانت هەمووی وەکو خۆیەکەی حەقی خۆی پێدەی، خشوع و ئامادەبوونی دڵی وەکو پێویستە یاتیان نییە؟ یاخر بۆیە تام لە پەرستنەکانە نابین. وەبالئیسلامی دینە، ئایا ڕازیت بە هەموو فەرمانێکی ئەڵڵا و بە هەموو قەدەغەیەکی ئەڵڵا لە بەرامبەر ئەمری ئەڵڵا و قەدەغەی ئەڵڵایە ئەڵێی سەمیعنا وەئەطەعنا یا ئەڵێی سەمیعنا وەعەسەینا؟ تەماشایەکی خۆ بکە. زۆر کەس ئەڵێ سەمیعنا بیسمان جێبەجێ ناکەین، بۆ جێبەجێ ناکەم معقول نییە، بۆ سەردەمی خۆی بوو، عالەم وا ناکە، عالەم وا ئەکە. تۆ بڵێ فلانە کەس نەی پێکا بێت، تۆ بڵێ فلانە کەس ڕاز نەبێ، ئەوە خۆ عیلمی پێ ئۆزە لە بەرامبەر چییە؟ لە بەرامبەر فەرمان و قەدەغەی ئەڵڵا جەلە جەلاله. ئەمە یەهود وا بوو، ئەوی سەمیعنا وەعەسەینا بیسمان، بەڵام جێبەجێشی ناکەین. خۆ ئەگەر لەوانەی هەرگوێ نایی بە فەرمان و قەدەغەی ئەڵڵا جەلە جەلاله و بەم ڕۆژگارە ژیانی خۆشیەکەی، ئەوە کافر و مشریکەکان وابوون. إن شر الدواب عند الله صم البكم الذين لا يعقلون ولو علم الله فيهم خيرا لأسمعهم ولو أسمعهم لتولوا وهم معرضون. پیسترین و قێزەونترین ئینسانەکان کامانن ئەڵڵا جەلە جەلاله فەرمێ هەر دەواب لە حەیواناتی شایگرێتەوە تەنانەت، دەواب بۆی دەبیبی هەبێ بە پێیان بڕۆ. پیسترینی بوونەوەرەکان لەناو ئەمانەیە کامانن ئەوانن کە نابیستن، عاقڵ نابن. یعنی چی نابیستن؟ فەرمان و قەدەغەی ئەڵڵا نابیستن. گەر ئەڵڵا جەلە جەلاله خێری ببینیایە لە دڵیانە وای لێکردن بیبیستن، دڵیان یەک زەڕە خێریتیانە بۆیە نابیستن. بۆ ئەگەر لەوانەی کە هەر نابیستی هەرگوێ نایی بە فەرمان و قەدەغەوە تۆ خراپترینی بوونەوەرەکان بە نەسی ئاەت. ئەگەریش لەوانەی کە ئەبیستی بەڵام کاری پێناکەی ئەوە تۆ یەهودی مەذهبی، یەهودی طەبیعەتی. ئەگەر لەوانەی ئەبیستی و کاری پێکەی ئەوە ئینشاءڵڵا موحیدی ئەهلی تەوحیدی. باشە نەفەرمێ وبمحمد صلى الله عليه وسلم رسولا ونبيا. قدار بە زۆر خەتەرە تۆ بە بچووکترین شتی رسول الله صلى الله عليه وسلم ناڕازی بی. الله جل جلاله سوێن بە ذاتی خۆی فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما. لا هێناوە باشە وسوێن دیهێناوە، ئەمە هەمووی تەوکیداتت یا برە سوێن بە ئەڵڵا تۆ ئیمانێ نییە هەتا وەکو ڕازی نەبی بە هەموو ئەحکامێکی رەسوڵ الله صلی الله عليه وسلم، هەموو حکمێکیەوە قبوڵ نەکەی، هەموو حکمێکیەوە بێ قبوڵکەی جا تۆ ئیمانە نیتە پێشەوە، نەک هەر قبوڵیکەی بەڵکو لە دڵ و دەرونیشتەوە تەسلیمی ببی و هیچ بربەرەکانەیەک لە دڵ و دەروونتانە بێ بەرامبەر بە هەو حکمە. ئێستا زانیتان بۆچی زۆر کەس تامی شیرینی ئیمانەکەی ناکە؟ ئەو لەبەر ئەوەیە نەتێگەشتووە لە حەقیقەتی ڕاضیبوون بە پەروەردگاریەتی و پەرستراوێتی ئەڵڵا جەلە جەلاله، نەتێگەشتووە لە حەقیقەتی ئیسلام، نەتێگەشتووە لە حەقیقەتی ڕیسالەت و رەسوڵ الله صلی الله عليه وسلم.
بۆیە ئەو هەموو نوێژە هەر خەیاڵی ڕواراگای لێنی هەر خواخوای تەواو ببێ کاکە مامۆستا تۆزێ قورئان زۆرە خوێنێ بۆی بکرێت لێی ئەدا یعنی بۆی بکرێت دەمی ئەبەستێ لەوانەیە لەناو نوێژەکەی جوێنی پێ با بڵێ بۆ ئەوە نەخوێندی بۆ ئەوە لە ڕکوع ئەمایەوە بۆ ئەوە لە سجود ئەمایەوە لە کاتێکا ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئەی فەرمووە ئەی بیلال ئەریحنا بالصلاة ئیتر بۆ ئێستا ڕقت لە نوێژە بە حسابەچی بۆ مزگەوتیش ئەی بیلال ئاسوودەمان کە بە نوێژ خەڵک ئێستا بە نوێژ بێتاقەتە بێ خەڵک بە ڕۆژوو پشتی ئێشکێ خەڵک بە زەکات وا ئەزانێ فەقیرەکەوێ بەڵام کاکە پێشتووە جیلێک کە ئەو ئیمانەی وەکو خۆی قبوڵ کردووە بەڕاستی بەوانە خۆشحاڵ بوو بەوانە ئاسوودە بوو تامی بینیوە لە زەکاتەکەی و سەدەقەکەی کە داوێتی تامی بینیوە لە نوێژەکەی لە ڕۆژەکەی بەڵام تو ئێستا بۆچی نابینی خواخواتە ڕەمەزان بڕوە کە سەحابە خواخوای بنەڕوە 6 مانگ پێشەوەی بێ دوعاە کرد بێ کە ئەژڕۆی 6 مانگ دوعاە کرد لی وەرگیرە تۆ بێ ئاگالەی کە ڕۆی خواخواتە هەر نێتەوە حد لە بیریەکەی چ دوعا بکەی بڵێ خوا لێم وەرگرت ئەوەی کە کردومە بۆیە بەڕاستی ئەمڕۆ بۆچی تامی ئیمان لە دڵەکانە نەماوە ئینسان تەماشای خۆی بکە زانێ بۆ سەبەبەکە ئەوەیە یا ڕازی نەبووی بە پەروەردگاریەتی و پەرسراوەتی ئەڵڵا یا ڕازی نەبووی بە ئیسلام دینە بێ یا ڕازی نەبووی بە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم قائید و پێشەوا و ڕێبەر بێ ئەو سەبەکەیت وێ بەڕاستی ئەگەر بێت و ئەو سێ ڕەزامەندیەت تیا بێ ئەوە ئەو ئیمانەیە کە ئەڵڵا جەل جەلالوهو لی داوا کردووی وەکە ئەوە لە دڵتا جێگیر بووی یەکسەر لە ناختا هەز بە چیەکەی بە ئەمانەکەی الذين آمنوا ولم يلبسوا بإيمانهم بظلم أولئك لهم الأمن وهم مهتدون ئەوانەی ئیمانیان هێناوە ئیمانەکەیان کوفر و شیرکی تێکەڵاو نەبووە ئەمانە لە ئەم نابن یعنی لە ئاسوودەی دەرو نابن لە خۆشبەختی ناخیان نابن لە ناخەوە خۆشبەختن چونکە تام و چێژ و شیرینیەک هەیە لە ناو دڵیانە بەس خۆیان هەستی پێەکەن بۆ ئیبن تەیمیە فەرمێ مەلیکەکان بزانن ئەو تام و چێژە چییە لە ناو دڵ و دەرونی ئێمەیە سنگمان شەقەکەن و دڵمان شەقەکەن و دەریەکەن بیبن بۆ خۆیان بەس بۆیان نابرێەوە نازانتیاتی بۆیە وا ناکەن چونکە مەلیکەکان وازان خۆشبەختی لە چییە خواردن و خەوتن و کردن و هەسان و دانیشتن و پۆزلیان بۆ بابەتانە بەڵام مسلمان خۆشبەختی خۆی دۆزیوەتەوە وێ بەڕاستی خوتوەی یەکەم کە ئیمان هێنانە ئەگەر ئیمانەکە و صحیح بێت و ئەگەی بەچی ئەگەی بە خۆشبەختی ناخێ ئەگەی بە خۆشبەختی ناخێ دوایەوە فەرمێ وعملوا الصالحات ئیمانی هێناوە ئەنجا عملی صالحەکە ئەگەندار بە زۆر کەس ئیمانی هەیە و عملەکەی فاسیدە زۆر کەس ئیمانی هەیە عملەکەی فاسیدە وعملیش کە فاسد بوو ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێ چی فهو رد ڕەدە وەرناگیرێ و فەرمێ الله جل جلاله بۆ خۆی فەرمێتی أنا أغنى الشركاء عن الشرك من عمل عملا أشرك معي غيري تركته وشرك ورسول الله صلى الله عليه وسلم فرمي من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد لفرمودكية كم يانا الله جل جلاله فرمودي قدسية أفرمي من بينياسترين ذاتم لشرك لو إيك هاولم بوداني لو إيك هاوتان بوداني هركس يكردار يبكى لو كردار غيري من هاو بشكام من كردارك يرتك مو ناميو بو أو كسي هاو بشي كردو طب بو أبيت وشي ذهب إلى كردارة بو صالح بكردارة كدور بجيرة بإخلاصه أبي إخلاصه بمرجية كمي عملي صالحة تنهل بل الله بك جل جلاله أو ريايتي أنا به مرجي دومي أبي بوشي وبك رسول الله كردوتي كبيه وتري متابعة شوين كوتني رسول الله بلا كردارك أجر بيت ومتابعة شيء نبي رسول الله صلى الله عليه وسلم خوي فهو رد أو رتا نابري نامه بويا الزور كز هي بلا إيمانك هي عملك شيء هي بس عملك صالح بلا يخوشي صالح به لرجي قيامة هذه وبطالة قل هل ننبئكم بالأخسرين أعمالا الذين ضل سعيهم في الحياة الدنيا وهم يحسبون أنهم يحسنون صنعا الله جل جلاله فرمي بيد بلا دوراوتريني كسكان لرجي قيامة كامانا أوانا كرداركن نافرمي كردارياني آياتك ومتاني أنه للسوري كهف مجمع نافرمي كرداريان بشجوا كردوا فرمي أي كان ولا لا يخوشيان كرداركيان شاكا بلام شاكنيه بو يكي لو دو شرطي لدزداو يا إخلاصا توشي رياي بوا كشركي بتشوكا أجر بيتو كميك الرياي بي أجر زوري الرياي بي وكو رياي منافقين وشركي قوري ياخد
متابعي لدزداوە بە شوێن رسول الله صلى الله عليه وسلم نەکەوتووە لە کردارەکانیان بۆیە کردارەکانی پوچەڵە بۆ ئاگادار بن ئەمە مەرجی دووەمە کە ئەم مەرجی دووەمە ئەو هەنگاوی دووەمەدنا بەرەو خۆشبەختی ئیتر تۆ وەکو فەرد لە هەموو حاڵ و کار و بارێکتە خۆشبەختە بی کابرا چێ وەرزشەکە یعنی ئێستا تو بەڵێ چی ئەڵێ ئینسان کە وەرزشەکە گرێ دەرونیەکان یەکرێتەوە بێتاقەتی لاچێمانە بۆ کۆمەڵی ئەعمالە بەجەستەیەکە معقولە تۆ نوێژێکی دیعایەوە بکەی بۆ خالقی زەوی و ئاسمانەکانیەکەی ئاسوودەیت پێ نەبەخشی خۆش بەجەستایکی بێ ئاسوودەیت پێ ببەخشە ئەین بەقەر کەسێکی وەرشەوانە لێ نایە ئەوەی کە ئەیکا ئاسوودەیەکی کەمی تیابینێ تو ئەو نوێژە عەظیماکە هیچ ئاسوودەیەکی تیا نابینی رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ هەر کاتێک هەر شتێک ناڕەحەتی بکردایە چییە کرد هانایە بر بۆ نوێژ پەنایە بردە بەر نوێژ بەڵام تۆ ئێستا جاری وا هەیە نوێژ ناڕەحەتەیەکە بە نوێژ ناڕەحەتە بیە چەندی وامان دیوە بێ بەڕاستیە بێ ئاگادار بی ئەم دوو هەنگاوە بنەی ئەو وەختە سەراپای بێتە خۆشحاڵی بەڵام ئایا هێشتا تۆ گەشتووی بەو خۆشحاڵیەکەی تر بەس بێ نەگەشتووی بەوە هێشتا ماوتە چونکە ئاینی ئیسلام ئاینی خۆپەرستی نییە ئاینی دەستگرتن بە کڵاوی خۆتەوە نییە ئاینێکە داوات لێ ئەکا یەک ئومەت بی رسول الله صلی الله عليه وسلم فەرمێ نمونەی ماداران وەکو چیوە في توادهم وتراحمهم وتعاطفهم كالجسد الواحد لە پەرۆشی و سۆزداری و خەمخۆریانە بۆ یەکتری وەکو چیوان وەکو یەک جەستەوان نابێ خۆ لەو جەستەیە جیا بکەیتەوە بێنە پەنجەیەکت لێکەرەوە لە ئافڕەیە چوار ڕۆژێکە بۆگەنەکە و کرمتیە و تاڵتیاچ خۆ جیاکەیتەوە ئاوە بۆگەنەکەی کرمتێتەوە تیاچی نابێ خۆ جیاکەیتەوە لیان ئەبێ بە خەمیانەوە بی کە ئەم بینی لە کوفر و شیرکە قرچە لە دڵتەوە بێ کزە لە جەکتەوە بێ باشە رسول الله صلی الله عليه وسلم خۆی وا فەرمێ إذا اشتكى منه عضو ئەگەر یەکێ لە ئەندامەکانی جەستە تووشی دەردێ بێ تووشی ئازارێ بێ تەداعا له سائر الجسد بالحمى هەموو جەستەکە تایگرێ بۆی چەند جار برینێک لێرە تا ئیلتیهابی کردو هەموو جەستە تایگرتو لە قاچ تا ئیلتیهابی کردو هەموو جەستە تا دایگرتو خەوە لێ کەوتووە والسهر بالسهر والحمى خەوە لێ نەکەوتووە لە تاو ئازار کەواتە تۆ ئەگەر ڕاستکەی بۆ مسلمانان کە بینیتن لە ناڕەحەتیە لە هەر جێگایەک کە بینیتن لە کوفر و شیرکە لە هەر جێگایەک کە بینیتن لە فەساد و بەدڕەوشتیە لە هەر جێگایەک ئەبێ تا لێت بە خەوە لە چاو بزڕێ نەک بە ئیسراحەت بخۆی بە ئیسراحەت بخەوی بەبای خەیاڵیشتا نایە میلەت هەمووی کەوتوتە کوفرەوە میلەت هەمووی کەوتوتە شیرکەوە میلەت هەمووی کەوتوتە فەسادەوە هەمووی کەوتوتە نیفاقەوە چی نابینی لە ئەمانەی کە ئێستا باسمان کرد لە ناو خەڵکیە ئەی کوا ئەوانەی کە عەمامەیان بەسەرەوە و بە حسابەوانە لە ترۆپکی ئیمانان ئەبێ ئیمان فێری خەڵکیشکەن کوا خەمخۆریان کوا پەڕۆشیان کوا ناڕەحەت بوونیان بۆ دینە و بۆ مسلمانە الله جل جلاله دوای ئەم دوو هەنگاوە هەنگاوی سێمە لێداوە کە وەتەواسەو بالحەق ئەتەوێ بگەی بە خۆشبەختی هەتا هەتایی ئەبێ تۆ هەست بەمە بکەی ئەندامێکی لەو جەستەی ئیسلامەتیە و ئەبێ ناڕەحەت بی بە ناڕەحەتی هەر ئەندامێکتری رسول الله صلی الله عليه وسلم نافەرمێ المؤمن للمؤمن كالبنيان يشد بعضه بعضا وشبك بين أصابعه هكذا ئیماندار بۆ ئیماندار وەکو چی وایە وەکو خشتەکانی دیوارێک وایە یەکتری ئەگرن و تۆن یەکەن ئەگەر خشتی یەکەم ئامادە نەبێت دووەم بگرێ هەتا دیوار و بەتاو نابێت کاکەی سێمە واین خشتی یەکەم ئامادە نییەوەی دووەم بگرێ هەتا نابینی بینە ئیسلامەتی دروست بێتەوە وەکو خۆی بەڵام سەحابە وا نەبوون يؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة ئەگەر بەهاتایە براکەی پێویستی بووە ئەوی پێشە خست بەسەر خۆیە با خۆشی بکەوتایەتە ناڕەحەتیەوە بۆیە بەهۆی ئەوە خشتەکان جوانێکیان گرت بوو بینایە دروست بوو هەموو کوفری عالەمی ڕوخان نەگەسە تۆ کاڵەکەیە کە دروست کردووە فویەکی لێکە ئەڕوخێ کوفر فویەکی لێکە ڕوخێنێ و بایەکی بۆ بێنە لە ناوێبە بەڕاستی دوای ئەوەی کە خۆتێ کامەڵ کرد ئەبێت تۆ گەورەترین خەمە چی بێ کامەڵکردنی غەیری خۆت بێ
ئەمڕۆ خەڵکەیە ماڵ و مناڵەکەی خۆی پێ کامل ناکرێت بە حساب پێشەوای خەڵکیشە خەڵگەیە خانەوادەکەی خۆی پێ کامل ناکرێت خەڵگەیە شارەکەی خۆی پێ کامل ناکرێت وڵاتەکەی خۆی پێ ناگرێت قەپی گەورە ئاگرێ بۆ معالم با بەجارێ وەرە بزانە خۆ و خەریکی چیت بۆ الله جل جلاله فەرمای نەکرد بە رەسوڵ الله صلی الله عليه وسلم وأنذر عشيرتك الأقربين تو ئەبێ بەردەوام خیتابێ یەکەم کەس بۆ کێ بێ خانەوادەکەی خۆت ئیتر قبوڵیان نەکرد کەیفی خۆیانە بەڵام گرنگەوەی تو یەکەم جار خیتاب بۆوان بێ بۆ شارەکەی خۆت بێ بۆ وڵاتەکەی خۆت بێ ئەمە گرنگە لە داوایە نەک من شارەکەی خۆم وڵاتەکەی خۆم فاسیدە ئەڕۆم بانگی ئەوروپا و جیهانەکەم بەڕاستی وتواصوا بالحق کە خۆ لەسەر حەق بووی خۆتە کامل کردبوو لەسەری جێگیر بوو بووی چەسپا بووی تامە لێ بینی بوو نابێ ئەنانی بی ئەبێ حەسکی هەموو کەسێ بۆ حەق بگە ئەگەر ڕاستیشکەی خۆتی بۆ ماندووەکەی و ماندووبوونەکەت دیارە بێ ماندووبوونەکەت دیارە بێ بەڕاستی ئەگەر ڕاست بکەی بەس ئەگەر درۆ بکەی وەڵا خۆ ماندوو ناکەی برا ئێستا مخریجێک هەموو ساڵێ هەزاران هەڵقە بەرهەمەهێنێ بۆ چیشێتی بۆ فاسیدکردنی خەڵک بەدڕەوشکردنی خەڵک چێژێکی کاتی دنیا کە خۆی ئەو چێژەیە بەرەو دۆڕانەیە با بۆ جەهەنەمە با بۆ ئەوە خۆی ماندووەکە لە ساڵێکە هەزار دانە هەڵقە و بۆ بەرهەمەهێنێ مامۆستاجیان تۆ چەند وتارەیە چەند دەرسە هەیە چەند شاشەت پڕ کردوێتەوە چەند بابەتی دینت چی کردوێتەوە تۆ میلەتەکەت برا بە هەموو شێوەیە کوفر و شیرک و بەدڕەوشتیە کرێ بە قوڕگیە تۆ خەریکی چیت خەریک پارەکۆکردنەوە خەریکی حیزبایەتیە خەریکی خواردن و ورک قەڵەوکردنە خەریکی عەرز و باخکەڕینە خەریکی چییە خەریکی ڕابواردن و کەیف و سەفا سەیرانە خەریکی چییە خەریکی دەستکاریکردنی حرام و حەڵاڵی ئەڵڵا جەل جەلاله ئەو بەرهەمەکەی بۆیە بەڕاستی ئەگەر بێت و میلەتێک ئامادە بێت جومعانە بە هەزاران کەس بڕوا ئاوا چاو ببڕێتە مینبەرێک کە مینبەری ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بەڵام ئەوەی کە لە سەریەتی و شایستەی نەبێ باشە نەتوانێ ئەو میلەتە خۆشبەخت و خۆشحاڵ بکە ئەوە خۆی لە هەمویان دۆڕاوترە خۆی لە هەمویان تیاچووترە ئەو کەسەیە کە مینبەری ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ضایع کردووە ئەو کەسەیە کە لە قیامەتا بانگەکرێ ئەوەی فێری پێغەمبەرانم کرد فێری تۆم کرد چی لێ کرد کەیش فەرمودەی لەسەر قورئان نییە مصحف لە ماڵەکەتا هەیە کاکە سەحابە بە هەمویان مصحفێکیانە بوو ئەویش دوای ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم هەر هەمویان مصحفێکیانە بوو بەکری سەدیق نووسیەوە باشە چیشیان کرد فارس و ڕۆمیان ڕوخان دوای ئیمامی عوسمان هەستا دە 12 مصحفی تری نووسیە و بڵاوی کردەوە بە شار و وڵاتەکانی ترا کە تازە فەتح کرابوون کاکە ئێمە نیمانە مصحف و تەفسیری کوردی بەدایان هەیە ئێستا ئەمڕۆ باشە بۆچی هیچ گۆڕانکاریە نابینی بۆچی بگرە بەرەو خراپترە ڕۆی لەبەرەوەی واللهی لەگەڵ ئیمانەکەمان نادرۆکەین واللهی ئەعمالمان صالح نییە و واللهی وازمان لە تەواسی بالحەق هێناوە ئەمژگاری یەکتر ناکەین لەسەر خێر نەسیحەتی یەکتر ناکەین لەسەر خێر هەست ناکەین کە ئەو خشتەیە بێ بیگرین بە خۆمانەوە بۆی بیناکی خۆمان بۆسێ ئەوە بەشێکە لەو جەستەی خۆمان نابێت لی گەڕین بۆی کرمۆڵ نەکاونە گەنێوتیانە چێ دوای خۆشمان تیاچین کە بەڕاستی ئینسان بە معەوەقی خۆی پێوترێ نوقسان ئومەتی ئیسلامیش بە لێبوونەوەی تاکەکانی و تیاچوونی تاکەکانی بەڕاستی نوقسانیەتیە وێ بێ ئاگادار بین بزانین کە ئێمە هەمومان ئەرکی ئەوەمان لەسەر شانە ئەبێ فەرمان بە چاکە بکەین قەدەغە لە خراپە بکەین بەقەر توانایی خۆمان هەر کەسێ چاکە بزانێ وە خراپە بزانێ وە کەشەکە لەبار بێ بۆ گۆڕینی خراپە بە چاکە وە نەیکا ئەوە خیانەتی لەم دینە کردو ئیتر خاینەکان بناسنەوە باشە کوفر نابینی شرک نابی لەم میلەتەیە هەزار کەس بۆ دانەنیشتووە چاوی بڕیوەتە مینبەرەکەت بۆ پێی ناڵێەوە کوفر بۆ پێی ناڵێەوە شیرکە بۆ ڕۆی باسی ڕێساکانی عەشقی بووەکەی باسی لەیلی و مەجنونی بووەکەی بۆچی ڕۆی باسیوانە بۆ ڕۆی باسی شەریکەی BMW و مارسیدزی بووەکەی بۆ ڕۆی باسی یاریزان و ئەکتەر و گۆرانی بێژی بووەکەی خیانەتەکەی لەو میلەتە تۆ واجبە لەسەر شیرکەکە لابێت و تەوحیدی بخەیتە جێ ئەوە حەقیقەتی
ئەوان بێ ئەبێ کەسە ئاساییەکان چۆن بێ معقولە تۆ بڕۆیتەوە ماڵەوە مناڵەکەت نوێژ نەکە تۆ لی بدەی لەسەر چی بۆچی داعمە کردووە بۆچی قسە بە فڵانەکە زوتووە نوێژ ناکە نوێژ کەوتوێتە کوفرەوە کوفر کە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمێ لە دوای 10 ساڵیەوە لێیان دەن لەسەری باسی لێیانە ناکەین کە هەموو گیانی بشکێنێ بەڵام ئەم لەسەر شتە دنیایەکە هەموو گیانی یشکێنێ بەس لەسەرەوە کە الله جل جلاله داوای کردووە هیچی پێ ناڵێ هیچ شتێکی پێ ناڵێ بگرە ئەو قسەی یەهودیەکانە کاتەوە کە کردویانە بە قانون و لە ئەوروپا دایان ڕشتووە کە ئینسان تا پێش 18 ساڵی بۆ هەیە هیچ دینێکی لێ داواکەی ئەڵێ با لێی گەڕێن تا خۆی ئەبێ بە 18 ساڵ ئەی بوو بە 18 ساڵ و دینێکی کوفری هەڵبژات کێ لێگەڕات تۆ لێگەڕای تۆ لێگەڕای ئەبەواه يهودانه يمجسانه وينصرانه ويا أبي أقدار بين أم تواصي بالحق لسر هر همومان فرضا باشا كس خوي لنا دزيتو رسول الله صلى الله عليه وسلم باسيك أفرمي كلكم راعي وكلكم مسؤول عن رعيتي هر هموتان بربرسن وبرسيارتان ليك لباري بربرسيارتي كتانو هیچ نبي بربرسي لا خودي خودي سباس مانك چوار برسياري ليك تمنى گەنجێتیت ماڵت چۆن پیا کرد و چۆن سەرف کرد زانستەکەت لە چیە سەرف کرد چۆن زانستەکەت کار پێ کرد یعنی کەواتە تۆ ئەگەر هەر خۆشە بێم چوار پرسیارە هەیە پرسیارە لێگرێ کەواتە بەرپرسیاری لە خۆت وكلكم راعي وكلكم مسؤول عن رعيته باش أنا فرمي الأمير راعي ومسؤول عن رعيته لدى صلاتي بالاوة دسبيك باشا أمير فرمان رواي ولات باشا أوي فرمانك بسر ولاتك برپرسە و پرسیاری لێکرێ لەبارەی بەرپرسیارەتەکەوە ئەم وڵاتە و بەرەو کوێ بر ئەم میلەتە و چۆن پەروەردەکرد ئەم میلەتە و چی لێ کرد بەرەو کوێ ئاڕاستەو کرد بەرەو مەلها گازینۆ کافتریا کوفر شیرک بەرەو شریعەتی الله یا بەرەو شریعەتی یەهود و نەسارا یا بەرەو علمانیەت و بەرەو دیموکراسیەت بەرەو کوێ ئاڕاستەو کرد بەرەو کوێ بر پرسیارە لێکرێ خۆتی بۆ ئامادەکە ئەمە جگە لە پرسیارە تایبەتمەکانی خۆی باشا فرمي والإمام راع ومسؤول عن رعيته إمام كي من يقتدى به هر كسيك كلا لا يخلقي قدوة يا شواء شويني أكون اقتداء بي أما برسا برسياري ليكري حتى وكو خلق زياتر جو ليكري برسياري تيكو زياتر حتى وكو خلق متابعة زياتر بكا برسياري تيكو زياتر قداني خوبة إمامتكت شوار برادرتا لكولان ئیمامەتەکەت مزگەوتێکە 10,000 کەسی تایە ئیمامەتەکەت لایڤێکە 10,000 کەسی تایە ئیمامەتەکەت لە هەر کەناڵێکایە و لە هەر ڕاگەیانێکایە بە ملیۆنان کەسەت بینێ تۆ بەرپرسیارەتێکە گەورەتر لە قیامەتە پێت ئەوترێ 4,000 کەس دانیشت بوو گوێی لێگرتی تۆ چی و پێوتن ئەلەو کاتەی تەمەنە کە خەسارەیە کرد لەو نی سەعاتەیە لەو سەعاتەیە لەو 2 سەعاتەیە لەو 3 سەعاتەیە چی پێوتن پرسیارە لێکدا لە ڕوود بێ بڵێ ئەمانم پێوتن ئەو ئومەتە گوێی لێگرتی بەرەو کوێ ئاڕاستە دەکرد پرسیارە لێک دوای ئیمامیەتە سەر چی دێتە سەر عائیلە دێتە سەر عائیلە والرجل راع في بيته ومسؤول عن رعيته پیاو گەر پیاو بێ باسی ناپیاو ناکە حەدیثەکە ئاگادار بن کە کەلیمەی ڕەجل لە قورئان و سونەتە هات بە معنای کەلیمە بەستێتی نەک نێرینەیی نا بەواتای کەلیمەکە ئەو پیاوەی کە لە قورئانە باس کراوە کە ئەبێ کێ بێ رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله الرجال قوامون على النساء وجاء من أقصى المدينة رجل يسعى قال يا قوم أم رجالة کە لە قورئانە هەمووی بە باش و بە بەرز و بەڕێز وەصف کراوە ئەگەر پیاو بێ ئەمە لە ماڵەکەی خۆیان بەرپرسەوە پرسیاری لێکرێ لەبارەی ماڵەکەی خۆیەوە پرسیاری لێکرێ ئەم ماڵ و مناڵە و چۆنە ژیان پرسیاری لێکرێ ئەم ماڵ و مناڵەت چۆن پەروەردە کرد یعنی کە بوو بە 7 ساڵ خەمی چیت بۆ خوارد نوێژەکەی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم یەکەم خەمە بێ خەمی نوێژەکەی بێ کە بوو بە 10 ساڵ دووەم خەمە بێ خەمی چی بێ خلاقەکەی لە خوشک و براش بوون جێیان کەنەوە لێ باشە خوشک و براش بوون لە جێیەکا بانەخەون تۆ ئەمڕۆ چی تێکەڵاویەکەی لەو پەڕی گەورەی و تەمەنە لە جامیعە لە مەکتەب لە مەعهەد لەکوێ کورە لە سەنتەرەکان کورە ئەینێری بۆ گازینۆ کافتریاکان ئەینێری بۆ هەموو جێگایەک
بەس خوانەکە بڕواتە ناو جێگایەک ئەخلاقی لێبێ خوانەکە بڕواتە جێگایەک دینی لێبێ مناڵەکەی گەورە بێ وەڵای نێرم بۆ خولی مۆسیقا وەکو بڵێ قورئان و سنت فەرمانی بە مۆسیقا کردووە بڵێت باتە بەهەشتەوە دەجاجیلە هەیە بۆیان بشەرعێنێ کاکە کوفر و شیرک بۆ خەڵک ئەشەرعێنرێ مۆسیقا و نێرگەلە و ئەم شتانە چییە بۆ خەڵک نەشەرعێنرێ مەشروب و نازام چیۆمان دۆمینە و تاوڵە و ئەمان کوفر و شیرک شەرعێنراوە بۆ خەڵک من لەم سەردەماژین ئەوانە هەر هیچ نییە وێ بەڕاستی پیاوە گەر پیاو بێ قەوامە لە ماڵەکەیە بەرپرسیارە لەوەی کە لە ماڵەکەیە ڕوەیە وەڵڵاهی تاوانێ بکرێت لەو ماڵەتە ئێخە دەگرێت لە قیامەتە ئێخە دەگیرێ بۆ ئەمە و بینی و ئیقرارت لەسەر کرد بۆ قوبوڵ کرد نەک خۆ بڕۆی کارد بکڕی و بیکەیتە کەناڵ و تەلەڤیزیۆن و ماڵ و مناڵە سەیری بەدڕەوشتی و لەهو لەعیب بکە نەک خۆت بڕۆیەوە بکەی خۆ مەشغوڵیان کەی خۆ بیان بێ بۆ فەساد و فەسادخانە کاکە خەڵکەیە خۆی ماڵ و مناڵەکەی کاتە سیارەوە ئەی با بۆ کۆنسێرت و ئەی با بۆ لایڤ میوزیک و بۆ باڕ و مەلها و فەسادخانە ئەی با لەو شاخ و کێ و دەشتە مێزی بۆ ڕازێنێتەوە بخۆرەوە ئەمە پیاوە ئەمە لەم ئیسلامی ئێمە پێوترێ پیاوەمە نابەخوا پیاو کاتێک پیاوە بەرپرسیارەتی ماڵ و مناڵەکەی بگرێتە ئەستۆی خۆی و بە جوانترین شێوە کە گەشتەوە بە ئەڵڵا جەلە جەلال و سەربەرز و ڕوسپی بێ لە بەردەمیا بڵێ پەروەردگارم بەڵێ لەسەر شەریعەتی تۆ پەروەردەم کردن کوانە و پیاوانە هەر کاتێ و پیاوانەمان هەبن چاوەڕێی جیلێکی زۆر باشی مسلمانان بکەن کە هەموو دنیا فەتحکەن بەس وەڵای تاو باوکانەمان نەبێ و تاو پیاوانەمان نەبێ بەخوا چاوەڕێ بکەن هەتا بێ وەزعەکە بەرەو خراپتر بڕوە چ پیاوێ ناڵێم نییە هەیە بەڵام ڕێژەیان چەندێکە ئەوانەی کە خۆیان یەکەم کەس بوون فاتحیان بە مناڵەکانیان لەبەر کردووە نوێژیان فێری مناڵەکانیان کردووە ئەڵڵایان جەلە جەلالو بە مناڵەکانیان ناساندووە ڕەسوڵ اللهیان پێ ناساندووە کوا ژمارەیان چەندێکە خوا جاری وایە لە ناو مزگەوتێکا کە 2000 کەس کۆبۆتەوە بۆ جومعە لەوانەیە 200 لەوانە نەوێت جاری خۆی زانێ ئەڵڵا جەلە جەلالو کێ خۆی ئەڵڵای ناسیوە خۆی ڕەسوڵ اللهی ناسیوە صلی الله عليه وسلم تا بەوانی بناسێنێ لە کاتێکا خۆت و خۆت ئەبێ عەقڵە بەمە بشکێ ئەگەر من ئەم منداڵە ئەڵڵای پێ بناسێنم حتا قیامەت ئەڵڵا بناسی ئەجر بۆ منە نووسرێ نوێژی فێرکەم حتا قیامەت نوێژکە ئەجری بۆ منە نووسێ دە باو سەدەقە جاریە بۆ خۆت بێ یعنی بۆچی ناتوێ بۆچی دەستی ئەمەگری و سەریەوەگری وەرە فێریکە وەرە پێی بڵێ ئەمە ئەگەر واش بکەی نەینێری بۆ فەسادەکە وەکو باسمان کرد بۆ دەورەی ئەو بابەتانی کە هەیە خەڵکەیە مناڵەکەی نێرە بۆ دەورەی ڕەقس شەڕۆلجاریە بۆ خۆی ئەم مناڵە تا قیامەت ڕەقسکە ئەم تی هەڵەدرێ لە قەبرەکەیان مردووشە ئەو فێریەوەی کرد ئەینێرێ بۆ مۆسیقا تی هەڵەدرێ ئەینێرێ بۆ لۆتی گەڕی ئەمە تی هەڵەدرێ هەتاماوە کورە خۆی ڕێی پێدا بچێ بۆ گازینۆ کافتریا بۆ ئەو سنتەری بەدڕەوشتیانە ئەمە هەرتی هەڵەدرێ لە قیامەت خۆی ئەبێ بە قودوە بۆی جگەرەی بە دیارەوە خوا فێری جگەرەیەکە مەشروبە خوا بە دیارە فێری مەشروبیەکە متابعەی فەسادەکە ئەویش لەگەڵ یا متابعەی فەسادەکە ئەمرا دایکان ئەمڕۆ دانیشن مناڵەکە لاسی کێکاتە دەمیەوە و سەیری هەڵقەکەکە بەجە بێ بە دیاریەوە و ڕەبێ بە دیاریەوە ئەمە پەروەردەی مناڵ والوالدات يرضعن أولادهن حولين كاملين دایکانە بێ شیرمەند بە مناڵەکانیان 2 دانە ساڵ ئەمە پەروەردەکردن ئەمە مافی مناڵەکەیەتیدا دوایاڵێ مناڵەکەم ڕەحمی نییە بۆ من کاکە تۆ هەر بە شیری وشک و بە مەمەی لاسی گەورەت کردووە لە دڵتەوە نزیک نەبووە ڕۆژە لە ڕۆژان لە سنگتەوە خواردن وەربگرێ خوێنتان تێکەڵاو بێ ئەیتر بەچی ڕەحمیە بێ بۆ تۆ یا باوکەکە ئایپادێکی بۆ کڕێوە یاتە دەسی بەس بۆی لە خۆی دوورکەوێتەوە مەشغوڵی نەبێ یعنی تۆ بۆچی کاتێکە نەبێ لەگەڵ مناڵەکانی خۆت ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم کاتی هەبوو لەگەڵ حەسەن و حوسەینی خۆشی نەبوو ئەخستنە سەر شانی یاری لەگەڵە کردن عەبای پیادان لایە بردن دوعای بەسەرا خوێندن ماچیەکردن باوەشیەکردن ئەی گێڕان یعنی بۆ تۆ لە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم مەشغوڵتری ڕۆژانە سەعاتێک نەبێ نیو سەعاتێ نەبێ بۆ ماڵ و مناڵە وەڵاهی کارە ساتە ئێمە بەتەمایە بڵێ مناڵەکەم باوکایەتی نازانێ وەڵاهی تا ئەم جۆرە باوکانەمانە بێ خەڵۆتگەی پیری زیاکە حتا ئەو جۆرە دایکانەمان هەبێ سنتەرەکانی شێڵتەر زیاکە و خەڵۆتگەی پیری زیادەکە و حەقیقەت وێ بەڕاستی تۆ بێ ئاگادار بی تۆ مەسئولی لە ماڵ و مناڵەکەی خۆت وەکو پیاو پاشان ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمێ والمرأة راعية في بيت زوجها ومسؤول عن رعيتها ئافرەتیش لە ماڵی مێردەکەیە بەرپرسە کاک بەرپرسە و بەرپرسیارەتی لەسەر شانە و لە ڕۆژی قیامەت پرسیاری لێکرێت ئەو دایکە پرسیاری لێکرێت لە جلوبەرگی کچەکەی کاک لە جلوبەرگی کوڕەکەی
لە خواردن و پەروەردەی مناڵەکەی وڵای ئەمان هەمووی عایدی دایکە هەمووی پرسیاری لێکرێت بە ڕێژەیەکی زۆر گردنی ئەوەگرێتەوە لە خەوی منداڵەکەی یعنی ئەم منداڵە تاوانی چی عمری 2 ساڵە تۆ تا 3 شەو نایخەوێنی لەگەڵ خۆتا دایانی لە بەرەوەی خۆ خەریکی لایڤیت و خەریکی کەناڵیت و خەریکی ئینتەرنێت و فەیسبوک و نازام ئەم بابەتانی ئەم مناڵە تاوانی چییە؟ طبعا درۆکە بڵێ خۆی ناخەوێ باشە نایخەوێنێ بۆی مناڵەکە بەیانی لە پێش خۆیەوە هەڵنەسێ ئەم نەتوانێت خەوی ڕۆژەکەی بکە لەبەرەوەیە خۆ میلەت چی لاتەوە می بەشەو بەخەبەرە بەڕۆژ خەوتووە بڕۆن تەماشا بکەن تخواوە ژیانی بەشەرە یانی سەگە ئەو سەگە بەڕانە بە ڕۆژ نییە ئەمە چێتە بندارەکانە خێ بە شەویش بڕۆ لێوە بڕۆ هەڵساوە ڕێ ئینسانە خۆ ژیانی سەگە برە الله جل جلاله بۆی دیاری کردووی وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا شەومان داناوە بۆ پشودان و حەوانەوە ڕۆژیشمان داناوە بۆ هەوڵدان و تێکۆشان تۆ وەکو بەشەر بژی لەسەر شەریعەتەکەی خۆت بڕۆ ڕاستکە لەگەڵی ئەی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم نافەرمێ کە شەو داهات چی بکەن مناڵەکانتان بگرنەوە بیان کەنە ژوورەوە دەرگاکانتان داخن بڵێن بسم الله گڵۆپەکانتان بگوژێنەوە بڵێن بسم الله دەفرەکانتان دادەنەوە سەریان بگرن و بڵێن بسم الله یعنی ئیتر خواردن نامێنێ ئیتر چوونە دەرەوە نامێنێ ئیتر ڕووناکی نامێنێ بە خەبەر بێ بخەوی ئەگەر وا ناکەی فإن الشياطين تنتشر شەیطانەکان بەسەر زەویا بڵاوە بنەوە تۆ هاوڵیەوانەکەی خۆت و ماڵ و مناڵ بۆ نایخوێنی کاکە تۆ ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێ کان یکره الكلام بعد العشاء ئەگەر ضرور نەبووە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم حەزی پێ نەبوو قسەش بکات لە دوای نوێژی عیشا خەوی پێشەخست ئێستا تۆ خێرە یەکێ بە ناوی دەعوە و یەکێ بە ناوی ئیشەوە و یەکێ بە ناوی کێشە و مشکیلە و یەکێ بە ناوی مەشغوڵیەتەوە هەمووی دانیشتووە شەو تا بەیانی ناخەوێت لەو تۆڕە کۆمەڵایەتیانە کەوتووە بەیانی کە ڕۆژ بۆ خەلاکەکەوێت تەواو ئاگای لە دنیا نییە شەوی کردووە بە ڕۆژ ڕۆژی کردووە بە شەو ئەوەش دینەکەیەتی کە ئاوای پێفەرمی بەڕاستی کارەساتە ئەم دایکە مەسئولە ئەم باوکە مەسئولە ئەمە پرسیارە لێکرێ تۆ ئەم مناڵە و بۆ لەسەر شەریعەتە نەڕۆی پاشانە فەرمی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم وكلكم راعي وكلكم مسؤول عن رعيته دووبارەیە هاتەوە واگادار بن لە ئیمامەتی گەورەوە دێ بۆ ئیمامەتی وەسەد دوای بۆ ئیمامەتی بچووک لە ناو ماڵەکانە ئەنجایەتەوە بۆ هەر کەسە و ئیمامی خۆیەتی و بەرپرسە لە خۆی پرسیارە لێکرێ لەبارەی بەڕێوەبردننی خودی خۆتەوە بۆیە تۆ پەیوەستی بە کۆمەڵگاکەتەوە بە وڵاتەکەتەوە بە نیشتیمانەکەتەوە ئەبێ ئاگاداری هەر هەمووی بی هەوڵبەی هەر هەمووی بەرەو بەهەش بێت ئیمانە هەیە عملی صالحە هەیە هەوڵەیەم هەمویان والێکم ئیمانیان هەبێ و عملی صالحیان هەبێ والله ئەگەر بێت و ئیمانە بەم حەدیثی ڕەسوڵ الله هەبێ صلی الله علیه وسلم کە بە عەلی فەرموو ئەگەر یەک پیاو لەسەر دەستی تۆ هیدایەت بە باشترە بۆت لە وشترانێکی سوور ناڵێ یەک وشتر باشە بە جەمعی لە وشترانێکی سوور یعنی هەر وشترێک کە گرانترین ماڵی عەرەب بووە وەختە بڵێ باشترین و گرانترین سیارەی ئەمڕۆ وشترانێک جەمعە زۆر ئەمە بەهۆی کێوە یەک پیاو ئەمە لەکوێش لە قیامەتە کە تۆ لە قیامەتە ئەو ئەجرەت هەبێ لە بەهەشتا ئەچی لە جەهەنەم ناچی واللهی ئەگەر ڕاستکەی ئەبێ هیدایەتدانی یەک کەسە لە هەموو دنیا و لەوەی لە ناوی ئاەتی پێ خۆشتر بێ چونکە ئەویش حەدیثی لەسەرە یەک کەس هیدایەت بێ باشترە بۆت لەوەی کە خۆری بەسەرە هەڵدێ خۆری بەسەرە ئاوا بێ خۆشببختی لەوایە برا تۆ ونە کردووە تۆ ئازانی خۆشببختی هەر لەوایە بۆ خۆ دەست بگری بە کڵاوەکە تۆ بانەی با خۆ لە هەموو بەرپرسیارەتی لە بدزیتە و بە کەمەنێ ئەمر بە معروف نەکەی نەهی لە منکەر نەکەی لە ماڵەکەی خۆشتە لەگەڵ خودی خۆشتە ڕای براوە خۆشببختی تیانە ئەوە گەیانووینی بەمڕۆ لە نەوەتەوە بۆ خەڵکە ئەوترێ حەقی کەسێ نەبێ دەست بگرە بە کڵاوەکەی خۆتەوە بانەی بە منداڵەکانە بە ئازاد بن تەداخلی ژیانیان مەکە بەرەو کوێ ڕۆی بەرەو چی ڕۆی چی لێ هاتوو ئێستا تۆ جاری وا هەیە مناڵەکەت 10 ساڵە مداراتیەکەی لێ ترسی ناوێری بڵێ ئەوە مەکە و ئەوە بکە 10 ساڵە عمری کە بوو بە 15 ساڵە بێ خواخوا بێت تێو هەڵنایە باشە ئەو کە بوو بە 20 ساڵ ئەبێ خواخوا نەبێ هەڵە نایاتە دەرەوە و میراتیەکەت لێ نەسەنێ بە زۆر بەڕاستی کارەساتە یعنی ئەمڕۆ خەڵک هەیە 20 ساڵە باوکی یێنێ بۆ لای من ئەڵێ وەرە داوای میراتم لێ کا لێسەوە ئەمە شەرعیە شەرعی نییە ئەم پەروەردەی لەکوێنای لە ئیسلامانە ها لە ئیسلامان نەیهێنا ئیسلام پێتەڵێ ئەنتە وەمالوکە میلک ئەبیک نەک ماڵی باوکە هی تۆیە تۆ خۆت و ماڵەکەشە مڵکی باوکتی
نەگماڵی باوکی توێ ڕسوڵ الله صلی الله علیه و سلم وای بەکابراوە تۆ چۆن دێ یعنی ئاوا پەروەردە بیت و ئاوا پەروەردە ئاکەی ئەوە کارە ساتەکەیە یەکێ لە مافەکانی مسلمان بەسەر مسلمانەوە چییە ئەن توناصح لكل مسلم نصیحەتی هەموو مسلمانێک جاکی ئەو لاترە پێت نزیکترین کەس لە خۆتەوە پاشان الله جل جلاله هەر لە سوڕەی عەسرا هەنگاوی چوارەم دیاریەکە بۆمان کە کۆتاییەکەیەتی فەرمێ وتەواصوا بالصبر ئەگەر تۆ ئەم ڕێگایە بگریتە بەر شەیاطینەکان وازت لێهێنن چ شەیاطینی جن و شەیاطینی ئینسیش نا والله چونکە ڕێگای پێغەمبەرانە الله جل جلاله بۆ خۆی فەرمێ وكذلك جعلنا لكل نبي عدوا من المجرمين هیچ پێغەمبەرێک نییە لەناو مجریمەکانە دوژمنی نەبێ ئیتر مجریمە بەسی کێ پێی مجریمی جن و مجریمی ئینس لە شەیاطینەکانیان هەموو پێغەمبەرێک دژمنی هەیە دژمنی چی شياطين الإنس والجن يوحي بعضهم إلى بعض زخرف القول غرورا دەی پێغەمبەران کە لەلایەن ئەڵڵاوە نێراون دژمنیان بوو بێ لێی پارێزراو نەبوو بن بێ دژمن نەبوو بن تۆ دژمنە نییە لە بەرامبەر دژمنە پێویستە بەچی هەیە سەبر وی الله جل جلاله فەرمێ بۆی خۆشبەختیەکەت بمێنێ و بەردەوام بیتیایە دوای دەستگرتن بە حەقەوە پێویستت بە دەستگرتنە بە سەبرەوە وتەواصوا بالحق دەست بە حەقەواگرن وەشی گەێنن وتەواصوا بالصبر خۆیان سابیرە بن و هەوڵێن چواردەورەکەشیان وا لێ بکەن سابیر بن دان بە خۆداگر بن سەبریش ئاگادار بن بریتی نییە لە تووڕە نەبوون حلمە هێمنی و لەسەر خۆی حلم و ئەناتە سەبر بە معنای دان بە خۆداگرتن دێ خۆڕاگری دێ لە بەرامبەر چییە خۆ ڕابگرە لە بەرامبەر فەرمانی ئەڵڵا جێبەجێکە تەمبەڵ مەبە وازی لێبێنی خۆ ڕابگرە لە بەرامبەر قەدەغەی ئەڵڵایە جەل جەلالو مەچۆ بیشکێنی ئەنجامی بدەی نەفسیەت لاواز نەبێ نزم نەبێ لە بەرامبەر تاوانە خۆ قرس بگرە خۆ بگرە ئەمە سەبرە زائیدەن چی سێم شت بەڵاو موسیبەت کە ڕوت تێکە سەبر بگرە هەر بەڵاو موسیبەت ئاسایی ئاوا دانیشتی تووشێ بێ سەبر بگری ئەجرە ئەگەر بێت و لەسەر دین بێ جەکەی زۆر زیاترە پلەپایەکەی زۆر بەرزترە و ئەگەر تۆ ئیشە ئەوە بێ خۆ ئیماندار بێ و عەمەلی ساڵحە هەبێ و دەعوە بکەی بۆ ئەو ئیمان و عەمەلی ساڵحە ناڕەحەتەکەی تووشی بەڵاو موسیبەت ئەگری ئەی سەبر بگری لەسەری تاو ڕێگای خۆشبەختیت گرتووەتە بەر بۆیە بەڕاستی پێغەمبەران نابینی دوعایان کردبێ لە ڕێگای داوایان ناڕەحەتیان توش نەبێ تووشیان بووە ئیلا بگرە پێشیان خۆش بوو لە بڕی بۆتە بەرزبوونەوەی پلە و پای زیاتر بۆیان سەحابەکانیش بە هەمان شێوە ئەمە ئەم چوار دێڕە ئەم چوار خاڵە لەم دوو دێڕەیە یاخود دێڕێکە ئەگەر بێت و بە جوانی بینوسیتەوە لەسەر پەڕێک الله جل جلاله تایە ڕێگای خۆشبەختی بۆ دیاری کردوین چ لەسەر ئاستی تاک و چ لەسەر ئاستی کۆمەلگایەک یەکتری بە ئەندامی جەستەی خۆی بزانێ ئەم کۆمەلگایە فاشی لەبێ دۆڕاوە بێ تیا ئەچێ نەخێر سەرفرازە بێ سەربەرزە بێ خۆشحاڵ و خۆشبەختە بێ زەکەوامان لێ هات حەقی یەکتریمان نەبێ ئەنجا بەم شێوەمان لێ هات طبعا لە بەرامبەر ئەم ڕێگایە ئەمڕۆ ڕێگایەکی ترمانەیە لە بەرامبەر ئەم ڕێگایە ئەمڕۆ ڕێگایەکی ترمانەیە کە هەموو کوفری عالەمی کۆ بووەتەوە لەسەری و کۆکە و هەمویان بەیەکەوە دایان ڕشتووە بەخوا یەهودیەت بەشێ بووە لە داڕێژەرانی ئەم ڕێگایە نەسڕانیەت بەشێ بووە لە داڕێژەرانی ئەم ڕێگایە هیندۆسیەت بەشێ بووە لە داڕێژەرانی ئەم ڕێگایە باشە بوزیەت بەشێ بووە لێی شوعیەت بەشێ بووە لێی کۆمۆنیست بەشێ بووە لێی ئەلمانیەت بەشێ بووە لێی بە هەمویان ئەم ڕێگایاندا ڕشتووە کە پێوترێ ڕێگای لیبرالیەت ڕێگای لیبرالیەت ئەم ڕێگایان داڕشتۆ بۆ خەڵکی لە بەرامبەر ئیسلام لیبرالیەت یعنی چی؟ یعنی الحرية المطلق ئازادی ڕەها یاویش دینێک ئەم دینی ئازادی ڕەها ڕوکنەکانی چین؟ ڕوکنەکانی یەکەمیان تۆ ئازادی لە فکرتە فکرێ مە بەسەرەوە بە هیچ شتێکەوە کوفرکە بارەزی خۆ کوفرکە کەس بۆی نییە بڵێ بۆ کوفرەکەی تۆ ئازادی
جوان بخوا و پێغەمبەری بە صلی الله علیه وسلم تو ئازادی ئەسڵ ئەگەر یەکی هەبێ پێ بڵێ بۆ نییە جوێن بەخوا و پێغەمبەر بیت تیرۆریستە بێ بگیرێ بێ ناو برێ ئازادی فکر ئەوە معناکەیەتی لەو معنایە زیاتر معنای نییە ئەڵێ نەخەڵەتیان بڵێ نامە بەسمانەوە نییە بەخوا بەسیانەوەیە چونکە واشیان کرد لە وڵاتەکە و واشیان کردووە لەسەر زەوی ڕوکنی دووەمی ئەم دینە ئازادی لە جەستەتە جەستەت ئازادە حڕە بۆ خۆت چی لێکەی لێ بکە کاکە خەڵکێ خۆیە کوژێ خەڵکێ جەستەی خۆی لە نێرەوەکا بەمێ ئەیکا لە مێوە بەنێر هەیە جەستەی خۆی وەکو نێرە بەخشێ بە نێرێ بۆ چێژ وەرگرتن بەمێ بەمەیەک هەیە جەستەی خۆی بەخشێ بە ئاژەڵ ئاوە لە جەستەتە ئازادی لە ئەخلاقتە ئەمە ڕوکنی سێمێتی تۆ لە ڕەوشت و ئەخلاقتە ئازادی بڕۆ چ بەد ڕەوشتیاکەی بیکە باشە مەگەڕێڕەوە لە هیچی حڕی کاکە مێردێکە هەیە با بۆی فرێندێکیش هەبێ ژنێکە هەیە با جەڵفرێندێکیش هەبێ کە ئەمڕۆ هەمووی تێکەوتۆ بە تایبەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە فرێندی یعنی خەڵکینە هاوڕێ تۆ پیاوێکی موسڵمانی لە فەیسبوک کچێکە وەرگرتەوە هاوڕێتە یعنی چی یعنی جەڵفرێنتە وایاننا تۆ ئافرەتێکی مسلمانی لە فەیس پیاوێکە وەرگرتووە یعنی چی فرێنتە یعنی بۆی فرێنتە شەرعی ئەڵڵا جەلە جەلالوو ڕێی بەوە داوە ئەم دینە شتی وایتیان ها لە ئینستاگرام لە تیکتۆک لە هەموو جێگایەک شتی وا هەیە لە شەرعا جێبێتەوە ئەنجا دواتریش بڕۆرە ناو خەلوەکەەوە بۆی لە مەسنجەر وە لە چات تۆ ئازادی ئەو ئازادیەکەیە کە بە هەموو شێوەیە کردویانە بەناخی زۆرێک لە بەناو مسڵمانەکانە قبوڵیشیان کردووە بیانێنیانێ بۆیە زۆر کەس دەبینێ من ئازادم نەخێر تۆ ئازاد نیت تۆ عەبدی الله إن كل من في السماوات والأرض إلا آتي الرحمن عبدا شي لزيو أسمانا كان بعبدي الله يا عبدي قهرية باشا يا عبدي طوعية عبدي طوعي مسلمان وربازكي قبوله ولا سرير وعبدي قهري قبول تقبولني هذا قريته بلا الله جل جلاله سزات لا سلوك عليك كدوت عبدي قهري ناتواني لا فرمانه كوني كان يلا درشي برو ممره برو نخوش مكو برو فقير مكو عبدي أبي ناتواني لي درشي بۆیە ڕوکنی دواوی کە ڕوکنی چوارەمە یا پێنجەمە تو ئازاتی لە ماڵتە بڕۆ بە حرام پایکە بە ڕیبا پایکە بە قۆڵبڕین پایکە بڕۆ بە یاری ئەلکترۆنی پایکە بڕۆ لە حسابی خوێنی خەڵک پایکە بڕۆ بە حیزبایەتی و پیا کوشتن پایکە بەچی پایەکی پایکە تو ئازادیتیان ئەمە ڕوکنەکانی ئەم دینەیە کە پێوترێ دینی لیبراڵیەت و ئەمڕۆ لە هەموو عالەما هەوڵ ئەدرێ پەیڕەو بکرێ بڕۆ بە یەکێک بڵێ ڕیبا مەخۆڵێت تواقی منە چییە؟ من ئازاد ئەو ڕوکنیە و دینەیە تەطبیقیەکە چونکە ئیسلام پێتەڵە چی؟ ئەڵێ ڕیبا حەرام ئەڵێ دیرهەمێکی وەکو 36 زیناوایە لەگەڵ دایک چۆنێکی؟ چۆن بەلایە چی؟ بڕۆ بە یەکێ بڵێ کاکە خۆت ڕوود مەکەرەوە بە دوای جنس و هەوا ئارەزووە مەبە دەڵێ من ئازادم تۆ حەقت چییە بەسەرمەوە؟ وات پێ ناڵێ؟ وات پێڵێ نخير الله جل جلاله پێی فەرموویت لە ڕێگای ڕەسوولەکەیەوە صلی الله عليه وسلم کە تۆ ئاوا کاسیات و عاریاتی مەلعونیە چتە جەهەنەم بۆنی باش ناکەی نەخێر بۆ زینایە پێی وتووی فاحیشەیە و ساء سەبیلە نەخێر تۆ لەژێر فەرمان و قەدەغی الله جل جلاله عەبدی بڕۆ بە یەکێ بڵێ کاکە تۆ کوفر مەکە مرتەد مەبەرەوە من ئازادم چ فکری هەڵە بژێرە نەخێر تۆ ئازاد نی ومن يبتغي غير الإسلام دينا لن يقبل منه وهو في الآخرة من الخاسرين تو بالتسليم الله بجل جلاله إسلام قبول كي وكو دينو ريبازه لغير أو هالبشيري وجهنم رو إلى رجل قيامة برو بخلق بلا تو آزاد نيد لجسته تو بدان بوايا بني نير نير مية مية بزانه قبولتي قبولي نية وليس الذكر كالأنثى أما آيات بيطلع أما هنرا والرجل برامبر إسلامك كي تويا يتر مادة زوري تياه قواعد و بنەمای زۆری تریتە کە یەک بەیەک لە هەموو ئاەتەکانی ئەڵڵا دا جەل جەلاله جارێ ئاەت هەیە بە دەمادە بۆی ڕۆشتون بەس بۆی تۆ ئەو ئاەتە تەطبیق نەکەی بەدە یاسا بۆی ڕۆشتون بەدە قەواعید بۆی ڕۆشتون لەناو خەڵکیشا قەواعید و یاساکان طبیعی بووە بۆ بە عادەت یعنی تەطبیق یەکەن و بە دوایە ئەڕۆن بۆیە بەڕاستی ئاگادار بن ئەم
لیبرالیەتە ئەسڵەن خۆی لە ئەساسە بۆ ئەوەیە تۆ خۆشبەخت نەبی، خۆشبەختیەکەت لەو ڕێگایەوە لێ بدزن. لیبرالیەکان بە دزەکانی خۆشبەختی بناسن، لیبرالیەکان بە قاچاقچی جەهەنەم بزانن بۆ جەهەنەمتانە بن. باشە دیموکراسی خواز و عەلمانیەکان واللهی بۆ بەهەشتان نابن. ئەوانن ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمێتی چی؟ دعاة على أبواب جهنم يدعون الناس إليها من أجابهم قذفوه فيها. بانك خوازانك لسر درگاکانی جهنم وستاون، خلق بانكن بۆ دەرگاکانی جهنم، هەر کەسێ وەڵامیان باتەوەی خەنە ناو دەرگایانی جهنم ڕزگاریان نابێ. یعنی بەس وەڵامی بیتەوە ئەڕۆی بۆ جهنم، ئەوە نییە بڵێ وڵا دوایە گەڕێمەوە کە زانیم جهنەما گەڕێمەوە. نەخێر تا ناو جهنم خۆی ناوەستی. ئەم لیبرالیە هەر بەتەنیا خۆی نییە، خۆیان لە پرۆتۆکۆلەکانیانە بە جوانی نووسراوە. الليبرالیە البراجماتیکیە. براجماتیکی یعنی چی؟ براجماتیکی یعنی هیچ شتێ بەبێ مقابل نەکەی. بۆیە سەیرەکەی ئەمڕۆ خەڵک چۆن پەروەردەکراوە؟ بچووکترین داخوازی لێ بکە ئەڵە چیم بۆکەی لە بەرامبەرە. حەقی خۆشە بێوات پێڵێ، کابرا حەقی خۆیەتی بۆ نمونە دابمەزرێت لە جێگایەکە، ئەڵێ ئەبی بە حیزبەکەی من ئەوەنە پارەمەیتە داوای ڕەشۆی لێ. حەقی خۆشێتی کابرا، هیچ شتێ بەبێ بەرامبەر نییە لەم حاڵەتە. یعنی ئینسانێک کاگا بە ئینسانێکی تر داوای یارمەتی لێکا لە قەزەیەکە، ئیترەوێ عەبدی بێ دوایی من ئەوەم بۆ کردی، تۆژە بێ ئەوەم بۆ بکەی، ئەبێ ئاوابی بۆم، هەتا بێ وابی لەگەڵمە. ئیسلام وا ناڵێ، کوردەواری خۆشمان وای ناوە دەوسایی چاکە بکە و بێ باوە نێزانەوەڵات چاکە بکە و کابرا پێ بکە بە عەبد بە کۆیلەی خۆ بیکڕە پێی بۆ چاکێ. ئیسلامیش وا ناڵێ. ئیسلام الله جل جلاله لەڵێ ڕەسوولەکەیەوە پێی ڕاگەیاندوین عەبد هەتاوەکو لە کۆمەکی براکەیا بێ، لە کۆمەکی عەبدێکی ترا بێ، الله جل جلاله لە کۆمەکیەوە. لا يزال الله في عون العبد ما دام العبد في عون أخيه. ئەمە هاتووە ئەوە هەڵوەشێنێتەوە. ئەمە زان لە چیتانەیە؟ لیبرالیەتەکە لە ئیمانەکە و عەمەلە ساڵحەکەتەیە. ئەمەی تریشیان لە تەواسی بالحەق و تەواسی بالسەبرەکەتەیە. ئەمیان لیبرالیەتەکە لە خۆشبەختی و خۆشحاڵی تاک ئەدا. ئەم براجماتیکە لە خۆشحاڵی و خۆشبەختی کۆمەلگا ئەدا. بۆیە تەماشا بکەن لەسەر ئاستی تاگەوەی پەیڕەویەکە تیا چووە، لەسەر ئاستی کۆمەلگاژەوەی پەیڕەویەکە تیا چووە. تەنها دوعاتەکان نەبێ لەسەر دەرگاکانی جەهەنەمەوانە خۆیان خۆشەژین، ئەوانە خۆیان خۆشەژین. ئەگەر شت بۆ یەکێکیش بکەن بۆ یەکەن کە بە کۆیلەی بگرن. بۆیە ئەساسی ئەم سیستەمە پێشخستنی دنیا بەسەر قیامەتە. دیقەتیش بن بۆ ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم جومعان جەژنەکان وازی لە سوورەی ئەعلانە هێناوە لەگەڵ غاشیە لە نوێژا خوێندوێتی. بۆچی؟ سونەتە بیخوێنی. من وایە بینم وەکو بڵێ ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم پێمانەڵێ ئەم دوو سوورەتە منهجێتێکی تەواو جوانی تایە بۆ دژایەتیکردنی ئەو فیتنەی ئاخر زەمان کە فیتنەی لیبرالیەت و براجماتیکیە و تێینەکەون و خۆتانی لێ پارێزن. بە تایبەت لەو ئاەتەیە بەل تؤثرون الحياة الدنيا والآخرة خير وأبقى والآخرة خير وأبقى والآخرة خير وأبقى. ئێوە ژیانی دنیا هەڵەبژێرن، لیبرالیەتەوەیە تۆ جەستت چیەوێ بۆی بکە چێژی لێ ببینە، باشە عەقڵە حەزی لە چییە باتە بەنی کار فکرێ چێژ لەوە بینە، باشە داوێنە حەزی لە چیە پێی بکە، ورگە حەزی لە چیە تێی بکە، ماڵ حەزی لە کامەیە هەر چۆنە پایاگی پای بکە، باشە ئەمە هەمووی دنیا. الله جل جلاله فەرمێ والآخرة خير وأبقى. قیامەت باشترە بۆت، نەخێر تۆ ببی لە قیامەت بکەیتەوە، چونکە تۆ لەم ژیانی دنیا چەندێکەژیت و 100 ساڵ ژێ، قیامەتە چەندێک کورە بەرزەخە چەندێکە لە ناو قەبرەکەت. ئەسی یعنی ئینسان یەک هەڵوێستە بکە کە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێ کەفا بالمەوت واعظا، بەسە بەوەی کە مردن ئامۆژگاری کەرێ بێ، بەس بیر لەوە بکەرەوە من چۆن ئەمرم، لەکوێ ئەمرم، لەسەر چی ئەمرم، لەگەڵ کێ ئەمرم، بەچیەوە ئەمرم، لە چه حاڵەتێکە ئەمرم. خەڵک هەیە مردووە و جگەرەکەی بەرادەنێ، نێرگەلەکەی ناو دەنیا بووە، مەشروبەکە بە دەستیەوە بووە. خەڵک بۆ مردووە لەسەر زینا بووە، خەڵک بۆ مردووە لەسەر کوفرکردن بووە، خەریک بۆ کوفرکە، خەڵک بۆ لەسەر مەسرح ڕەقسی کردووە، گۆرانی وتووە، خەڵک بووە لە ئیخبارە هەواڵی درۆی
لمصلحتي حزبك كافر بجوي خلقي داوا او مردوه يعني توزي بير لخود كرو خلقي لتواليتها مردوه خلقي لمعامله حرام مردوه خلقي لسيارك يا ابوه شو بو كفر كردن بو زنا كردن بو مشروب خواردن بو ربا خواردن لا مردار بود بس بير لخوب كرو لكو امري شو امري لن يجا امري لري مزقوت امري لري خير وصدقه كردنا امري لري طلب علم امري لري شي امري لري سرداني خزم كسكار وسيلي رحمه امري لري بر والدينا وسرداني دايك وباكو شاكردن لقلوا انا امري لري كسابتي حلال امري هوا بير اللي خوب كرو بزانته خريكي شي بمرجع ام اياتوات بيلا تو بير اللي قيامته بكرو بير اللي دواي مردن بكرو چونك كمردنك هاو يترتو محاسبه دس بيك كردار نامن ولام والله خلق بيرنا كاتو انا بخوا فرود والآخرة خير وأبقى وبهما شولا سوري غاشيشة وجوه يومئذ خاشعة وجوه يومئذ ناعمة يبزان لكام يعني تماشاجي خودك سيريك حالي خوبك أجر خاشعة بيتيان شو يبو جهنم تصلى نارا حامية تسقى من عين آنية كان زور بجواني باسي بابلين لدزداني خوش جزراني يكتو تشولنا وعذابك حتى يدبوك وأجر بيتو لأهل سعداء إجبي أهل سوري عصر بيتو تطبيق كردبه ناعمة لسعيها راضية في جنة عالية أخي ورسول الله صلى الله عليه وسلم عنده إنسان كان لو دو جروبات يبرن هاكن أمر رواها توا برو جهنم بري روي خوشت هيك إسلامك برو بهشت يابا كوا رشتي برو بيدي ياخد جو بينا ياو واقا داربا هاقا داربا أمرو بناوي أمرقا حقته صدان وديان جروب وتاقميان بو دروس كردوي لنا خودي ريقاكي خوتا بوي لحد بدا شان فرقه وتاقم هي بناوي قرآن وسنة وخلق بو جهنم با بناوي قرآن وخلق بو جهنم با بناوي سنة وخلق بو جهنم با بناوي سلفي صالح خلق بو جهنم با بناوي تصفية الروح لجقل الله تصوف كبشوان يم أمتا وكو جنيدو وكو بشري حافي وكو زوري تلا زانا قورا كمان شيخ عبد القادر قيلاني زوري لمانا بناوي وانا وخلق بو جهنم راكي شكاوان خلقيان برو بهجر بانك بناوي وانا امرو خلقانك الزور هن بناوي جيرانوي حكمي الله جل جلاله ادبن بو حكمي طاغوت يعني تو ابي اقادار بي كلكاكا بناوي باقراقرتني الله اصلا الله جل جلاله هرناه يلا لخيالته لنا لدروي جهانا لنا لنا جهاني شا يجي مالين الله جل جلاله لنا مخلوقات يعني لنا جهاناني بلام نارين لدروي جهان لدروي جهاني جني ايوه ما نهشت يبيبوني كيف باشا بناوي بابلين ريبازي حقه والدين سرخسنا فيري أكاب همون كسي كابيت خواره يكم كسي خيم واحدة كان بقريو كافريان كيتو بيان نيري بوجهان يعني بناوي الرحم وسوز وبزية والليت أبيت ذري همذاني وبرو جهنم يباو منهجي إرجاء بسرا تطبيقك كاكا تو بيع قداري خود بي بويا بهمو رجاء خريكي تون وأمش رسول الله صلى الله عليه وسلم باسي كردو كتو يكس يتوالى سرحق بي حفتا ودو قربي قمرا بودين ناهل سرحق بي همي برو جهنم بانكا وكو شون لا آياتكشا أن هذا صراطي مستقيما فاتبعوا ولا تتبعوا السبل رقا راسك بزرنك يا قدار باشا شوين رقا بتشوكا كان مكاوا ابن مسعود فرمي ختيكي بو كردين ولا تنشتكانيو ختي ورد وردي كردو فرمي أما رقاكي الله جل جلاله برو بهشت باقر بيقري أما نجري قوشك كان كهمي شيطاني لسر والله لا بدي لي الرقاك يعني ونايت توسر رقاك أريبر جهنم مقر الله جل جلاله رحمة بيبك إرادة خيري بيتا بيبجي توسري وأمر ما نجهن أما نجهر دزي خوش بختين واتوين بلين وكيلكاني ماسونية بناوي إسلام وبرو جهنم بان كان مسلمان بي زور أقاداري دينكي بي زانستيكي شرعي شاكي بي خوي بهيسكا بقرآن بحديث بآثاري صحابه تابعي تابعي كان تاكو بلوري انا بوسيتو چونك براسي هيج تغنيه باز نكره بلم ديني ايمان يعني معقوله الله جل جلاله لقرآن فير بكاتشون خو باكيتو لسنه رسول الله صلى الله عليه وسلم
فێر بکات چۆن خۆ پاکەیتەوە بەڵام فێری نەکە کە حەق کامەیە تەوحید کامەیە گروپی ڕزگار بوو کامەیە تۆ چۆن چیدە بەهەشت بێگومانەوەشی پێوتوین وێ بەڕاستی ئاگاداری دزەکانی با بڵێن خۆشببختی بن هەڵمە خەڵەتێن پێیان خۆشببختی لەو چوار خاڵایە کە ئەڵڵا جەل جەلالو لەو سوورەتە باسی کردووە والحەمد لله رب العالمین